باسی بە شێوەیەکی تایبەت باسی حاجیانی کوردستان بکەم ئەوانەی کە بە شێوەی فەرمی لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە هاتوون تا ئێستا ئەلحەمدوللیلا وەزع و سەحەتیان باشە، هەمویان لە شوێن و جێگا و ڕێگای خۆیانن. بەداخەوەیەک حاجیمان وفاتی کردووە و دیگە لەو حاجیە بەڕێزانەی تری کە لێرە لە نەخۆشخانە نەشتەرگەریان بۆ ئەنجامدرا لە هەمان کات ئەوانەی کە تووشی دڵتەی دڵ و چارەسەر و پێویستیان بۆ کرا و ئەلحەمدوللیلا ئێستا هەمویان لە ناو ژوورەکانی خۆیان لێرە و لە شوێنی عیبادەتەکان خەریکی ئەنجامدانی عیبادەتەکانیان. بەڵام ئەوەی کە دەبینین ئەوەی کە ڕێژەی کە هەم مردن هەیە هەم ڕێژەی نەخۆشی زۆر هەیە، ئەمە نەتیجەی سەر ڕۆژی ڕابردووی ڕۆژی ئەنجامدانی فەریزەی حەجە بە حکمی ئەوەی کە شوێنەکان گەرم بوون، زۆر گەرم بوون، فێنەکەرە کەمی هەبوو و لۆدێکی زۆر دروست بوو، زەختێک دروست بوو لەسەر ئەو ڕێگایانە، تێکەڵاویەکی زۆریش دروست بوو لە نێوان کەلتور و وڵاتە جیاوازەکان و دەتوانم بڵێم چەند تایبەتمەندی جیاواز کە لە کاتی فەریز حەج من بینیم. بۆیە ئەوەی کە دەبینین و ڕۆژانە دەبینین مردن هەیە، ئەمە هەمووی نەتیجەی ئەوەیە کە ئەو حاجیە بەڕێزانەی کە هاتوون بە ئەنجامی بەمبەستی ئەنجامدانی حەج بەشێکی زۆریان لەسەر شەقامەکان، لە سەرجادەکان، لە دەوروبەری بینایەکان و دەوروبەری مزگەوتەکان لەوێمانەوە لەبەرەوەی هیچ شوێنێکی تایبەتمەندیان نەبوو بۆ ئیسراحەتی خۆیان و بۆ پشودانیان. کە ئێمە بەڕێستان ڕادەگەێنم ئێمە وەکو تیمی تەندروستی ئێمە لێرە لە پێش ئەوەی فەریزەی حەج دەست پێ بکات 4 ڕۆژ پێش ئەوە 5 ڕۆژی 5ەم ئێمە 4 ڕۆژی تەواو ڕێنمایی تەواوی حاجیانمان کرد، ڕێنماییمان پێدان بۆ هەر یەکێکە نەخۆشی زەخت و شەکرەی هەیە، نەخۆشی دڵی هەیە لێرەوە ئێمە ئاماژەمان بەوە کرد کە جەوێکی گەرم لە پێشە ئاوتان پێبێ، دەرمانەکانتان پێبێ، کەلوپەلەکانتان پێبێ، چەترتان پێبێت، چونکە ڕێگاکان دوورن گەرمن، دەبێت احتیاجی خۆتان وەگرن. بە هەمان شێوە ئەو کەلوپەل و پێویستیان لەناو پاسەکانیش دانرا بوون. بە خۆشحاڵیەوە دڵم ئێمە وەکو تیمی حکوومەت بۆ هەر 50 کەسێک متعاهیدێک دانرا بوو، ئەو بەڕێزە بەرپرس بوو لە سەحەتی ئەو 50 کەسە بەرپرس بوو لە تەواجودیان. بۆیە لەو حاڵەتە ئێمە بە زووتری کات ئاگادار دەکرێنەوە. بەداخەوە ئێمە لە شتەوی عەرەفە ئەگەر بێت ئێمە وەکو تیمی تەندروستی هاوکار نەبوونایە، لەگەڵیان نەبوونایە، لەوانە بایە هەندێک حاڵەت ڕوویدا بواە بەداخەوە نەخوازراو بواە. بەڵام ئێمە لەوێ نەخۆشمان داخل کرد، مغەزیمان پێدا، مغەزیمان پێبوو، دەرمانمان پێبوو، ئەلحەمدوللیلا حەجی خۆی جێبەجێ کرد و ئێستاش لەلای ئێمەیە لێرە لە هۆتێلە وەزعی زۆر باشە و بە سەحەتێکی باش گەڕایەوە. لە هەمان کات ئێمە تەوەقعەوە دەکەین لەبەرەوەی نەخۆشی بە تەمەنی زۆر خەڵکی بە تەمەنی زۆر تێدایە، نەخۆشی زەختیان هەیە، نەخۆشی شەکریان هەیە و بەشێکیان پێشتر قەعام نەشتەرگەریان ئەنجام داوە، چونکە بەڕاستی لێرە ئەنجامدانی فەریزەی حەج بە تایبەتی لەم ساڵە بەڕاستی ئاسان نەبوو، زۆر زەحمەت بوو، ڕێگاکان زۆر دوور بوون، پلەی گەرمیش زۆر بەرز بوو. ئەو گەرمیە کە هەیە، ئەو گەرمیە بەڕاستی ئەگەر تەواو احتیاجی خۆتی بۆ وەرنەگری گەنج تەحملی ناکات، لە بە تایبەتی لە شوێنی ئەنجامدانی فەریزەی حەج، چونکە بەڕاستی ڕۆیشتن ئەگەر بۆ گەنجیش بێ، ئەگەر بۆ بە تەمەنیش بێ، هەرچەندە کاریگەری زیاتر لەسەر ئەوانە هەیە کە نەخۆشی درێژخانیان هەیە و بە تەمەن و تااقەتیان کەمترە، بەڵام بۆ شەری گەنجیش کە لە ڕێگا دەڕوات ئێمە لە هەر شوێنێک کە ئەگەر دابەزی بین لە سیارە بە پێ ڕۆیشت بین، هیچ شوێنێک لە سعاتێک بە تەوەقعی خۆم لە سعاتێک کەمترە بۆ کە نزیکترین شوێن بووێ، سعاتێک بۆ 2 سعاتیش بووە حتا دەگەی شوێنی واجبەکان و ئەنجامدانیان. بەداخەوە ئێمە ئەو ساڵە لە کات لە ڕێگاکانی ناوێرە ئێمە نازانم ینی چۆن ئەو وڵاتە دابەشی کردبوو پلانی بۆ دانابوو، لە نەتیجەی ئەوە لەوانە بێ بە پلانی ئەو حکومەتی سعودی بۆ سەلامەتی هاوڵاتیان بێ، بەڵام بەڕاستی ڕێگاکان زۆر دوور بوون بۆ گەیشتنەوە بە شوێنەکانیان و لە هەمان کات بۆ گەیشتن بە شوێنی واجباتەکان. بووە پێش ڕۆژی عەرەفە، بەڵێ هەمان بوو، ئەلحەمدوللیلا چارەسەر بۆ کرا. 3 ڕۆژ پێش ئەوەی عەرەفە بێت، ڕۆژی عەرەفە بە ئیسعاف بردمان بۆ ئەنجامدانی واجباتەکانی تەواوی کرد و دواتر گەڕاوەتەوە لە هۆتێلە. بە هەمان شێوە نەخۆشی شێرپەنجەمان هەیە لە سەرەتاوە کە هات، ئێمە چارەسەرمان پێدا، چاودێریمان کرد، دواتر گیانمان نەخۆشخانە و ڕۆژی عەرەفە بە ئیسعاف فەریزەکەی جێبەجێ کرد. نەخۆشێکی ترمان هەبوو، نەشتەرگەریمان بۆ ئەنجامدا لێرە لە ڕێگەی تیمی نەخۆشخانەکانی سعودیەوە، لێرەوە ئەلحەمدوللیلا سەحەتی زۆر باش بە پێی خۆی هات، حەجەکەی واجباتەکانی جێبەجێ کرد. جگە لە چەندین حاڵەتی تریش کە ئێمە ڕۆژانە لێرە ڕۆژانە پێمان ڕادەگەیاندن کە ئەم کاتی حەج گەرمە، پێویستی بە دەرمانی بە تایبەتی ئەوانەی کە دەرمانی زەخت و دەرمانی شەکرەیان هەبوو، تەواوی ڕێنماییمان پێدان کە دەبێت شتی شیرنتان پێبێ بۆ کاتی شەکردا بەزین، احتیاجی خۆتان وەرگرن، ئەوانەی کە سوکەریان هەیە ڕۆژی پێشتر لە خواردنەکانیان ئاگادارمان کردنەوە، پێویستە هەمووتان لە ناو زانتاکانتان شتان پێبێ
وبەڕاستیش ئەوانەی حاجیانی کە لەگەڵ ئێمان لە تیمی حکوومەتی هەرێمی کوردستانن ڕۆژانە دەرچوونیان هەبوو تێکەڵاویان لەگەڵ پلەی گەرمی و ئەو جۆ پلەی گەرمی هەبوو بەڵام بەداخەوە حاجیانی تری بەڕێز بە حکمی ئەوەی کە پێشتر کۆنتڕۆڵێکی زۆریان لەسەر بوو نزیکەی حاجیمان هەبوو 40 ڕۆژ زیاتر ئەوەی کە من ئاگدارم لە ژوور ماوەتەوە ڕۆژی لێ نەداوە ڕاستەخۆکە دێتە بەرەو هەتاوە گەرمە و بە وەزع و زروفەی کە هەیە لێرە و بەو دەتوانم بڵێم بەو هەموو کۆنتڕۆڵکردنەوە بەو هەموو قەلەقی حاجیانی بەڕێزەوە ئەوە کاریگەری زۆری هەبوو لەسەر مردن و نەخۆشکەوتنی زۆری حاجە بەڕێزانی کە بە شێوەی ڤیزە هاتوون و من بەڕاستی داوا دەکەم لە حاجیانی بەڕێز ئەنجامدانی فەریزەی حاج پیرۆزە هەموو کەسێک ئاوا دەخوازێت ئەو واز بەجێ بکات بەڵام بەڕاستی دەبێت حەج لە کاتێک ئەنجام دەی کە شوێن و جێگە و ڕێگە و سەلامەتی و ئەمانەتی سەحی و ئەمانەتی خۆت و بەدەنی خۆت کامل دابینکرابێت. وەرگرتنەوەی تەرمەکان بەڕاستی بە وەزارەتی پەیوەندیدارە بە وەزارەتی ئەوقاف بە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە کە لێرە لەگەڵمان لە نزیکەوە چاودێری دەکەن لەسەر ئەو بابەتەیە ئاگادارم خەمخۆریەکی باشیان هەیە بۆ خەڵکە و بۆ بەڕێزانێک هەیە بەڵام حکوومەتی سعودیەش کۆمەڵێک قانون و ڕێنمایی خۆی هەیە کۆمەڵێک ڕێکاری خۆی هەیە ئەوەی من ئاگادارم وەزارەتی خارجی عراقی لەسەر خەتە بۆ ئەو بابەتەیە بە هەمان شێوە لێرە ئێمە تیمی وەزارەتی تەندروستیش بۆ حاڵەتی نەخۆشی بە تایبەتی جگە لەوە قۆنسوڵی عراق لێرە لەسەر خەتە بۆ ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت جەنازەکانیان وەربگرنەوە ئەمەش دەگەڕێتەوە سەر ڕێکار و ڕێنمایەکانی تایبەت بە مردن لە حەج لە سنووری سعودیە چۆنێتی ئاگەتی گەڕانەوەکەی زیاتر پەیوەندیدارە بەوانەوە.